و بێدەنگی ناو هۆڵەکەش تکایە ینی ئێمە بەدڵ هونەرێکتان پێشکەش دەکەین ئێوەش بەدڵ گوێمان لێ بگرانی ناخۆشە دوو کەس بێکەوە قسە بکات لە ناو نمایشەکە تکاتان یەکەم یەک سەعات زەرە ناکەن بیبەخشن بە گۆرانی مۆسیقا باوەڕتانە بێ زۆر ژیان خۆشترە بێت ژیان بە هونەرەوە جوانترە بێت دڵنیام هەمووتان دنیای کێشە و مەشاکیل و تەلەفۆن و شتانەتان بۆیێت بەس ئەو سەعاتە چوارشەمەیەش بۆ ماڵە خنجیرانەکەی زەردەشت کە من خۆشحاڵم هەموو چوارشەمەیەک ئێوە بە جۆش و خۆشەوە ئامادە بن تەشریف بێنن بۆی گوێ لە گۆرانی مۆسیقای ڕەسەن بگرن ئێمە تەنها ئاواتمانەوە بکە ئێوە ئاشکەینەوە لەگەڵ گۆرانی و مۆسیقای ڕەسەنی کوردیە ئەو هونەرەی کە داگیرکەران و دوژمنەکان ویستیان بیشێوێنن بە ئاقارێکی خراپیان بەرن بە چەندین ستایلی نامەوە خۆشبەختانە ئێستا وردەوە دەگەنجەکانش گوێ لە هونەری میلیەگرن گوێ لە هونەری ڕەسەنەگرن ئەمڕۆ مەراسیمەکەمان زۆر تایبەتە وردەوە دەست بە ناو تەفاسیلەوە بەڵام ئەوەی کە مەبەست بە لێرەیە باسی بکەم هەمومان بەیەکەم ڕۆداستانێکی قارەمانی ئەبینین لەبەرەوە تکاتان یەکەم هەمومان بەڕێزەوە ساتێک بۆ گیانی پاکی شەهیدانە وەستین لەگەڵ بیستنی سرودی ڕەقیب ئەو سرودی ڕەقیبەی کە ئەوە ماوەیەکی زۆر زۆرەکە لەسەرەوەکەن کە سرودی ڕەقیب کە سرودی مارشی نەتەوەینەکەمانە مارشی پیرۆزی نەتەوەکەمانە چەندین پێرە نووسراوە سێ پێشنیار بۆ مارشی ڕەقیب یعنی بۆی دەستکاری بکرێ هەمومان ساتێکە وەستین بە گیانی پاکی شەهیدان لەگەڵ بیستنی مارشی نەتەوەی ڕەقیب زۆر سپاس من خۆمەوەی بۆ تەواوکەم دینمان ئاینمان هەر کوردستان سپاستانەکەم ئێستا کاتێوە هاتووە پێشەوەی بچینە ناو مەراسیمەکەەوە بۆ ئەوی بزان کە ژیان بەردەوامە دوای ئەو هەموو قوربانیە دوای ئەو هەموو شەهیدەی کە گیانی خۆیان بەخشیوە بە خاکی پیرۆزی کوردستان گۆران کاک شێخ نەوزادوان بە ڕیزە کورسیان بۆ دانن ئەو بەڕێزانەی تکایە بێدەنگی ئەوەی کە ناو دەرگاکەی ئەوسان و خۆشەویستانە تکایە بێدەنگی یارمەتیمان بن خۆشەویستانم یەک تکام هەیە لەو بەڕێزانی کە مناڵیان پێەیە ئەو خانمانە ئەو خوشکانە ئەوانەی بەرگەی بینینی دیمەنی